هێژایان ئیرۆ دووشەمبە و لە گرافیکەکە تایبەت ئەمێ بەحسا بۆکس ئۆفیسێ بکن لەسەر پڕداهاترین فیلمێن هەفتیا بووری بزانن لەسەر ئاستا ئەمریکای و هەروەها هەموو جیهانێ داهاتێ فیلمان لە چ ئاستەکیدایەکیژا فیلم لە پلەیایەکە مەگەلۆ بەهاڤرە فیلمێ یەکێوەکو پڕداهاترین فیلم لەسەر درێژەهیە هەفتیا بووری The Marksmanە هەفتیا بووری $2 ملیۆن قەزەنج کریە داهاتێن فیلم لەسەر ئاستا هەموو جیهانێ ژینەها 23 ملیۆن دلار ئەمریکی ڕاوەستایە فیلمە ژجورێن ئەکشن سەرکێشی و هەروها کارێ دەرهینەریە وێژی ژعالێ ڕۆبرت لۆرنس هاتیەکردن و کریس چارلز و دانی گراڤت سیناریۆیاوێ نفسان نەکار یەکتەریە کاترین وینیک لیام نیسن و تێرێزا رویز بەرجەستەکردنە لە ڕێزا دووەم وەکو پڕداهاترین فیلمێکی ئەنیمێشنە بناوێ The Croods A New Age 1.8 ملیۆن دلار هەفتیا بووری قەزەنج کرێ و بودجەیە فیلم 65 ملیۆن دلار ئەمریکی و داهاتێن فیلم لەسەر ئاستا هەموو جیهانێ وەکو هون دەبینن 139.7 ملیۆن دلارە فیلم بە ئەوەی ئەکشن و هەروها کۆمیدیا هاتیە کشاندن ڕۆڵە سەرەکە بدەنگش بەرکۆ فیلمێکی ئەنیمێشن ژعالیە نیکۆلاس کیج ئێما ستون و رایان رێنۆڵدز هاتیە لەیستن بەرە فیلمێکی دن فیلم ناوێ وەندەر وومەن 1984 لە ڕێزا سێمە و دوین 1.6 ملیۆن دلار هەفتیا بووری قەزەنج کرێ و بودجەیە فیلم 200 ملیۆن دلار بوو داهاتێن فیلم لەسەر ئاستا هەموو جیهانێ وەکو دیارە 148 ملیۆن دلارە فیلم ژجورێن فانتازیا و بە ئەوای ئەکشن و سەرکێشی هاتیە کشاندن کارێ دەرهینەرێ ژعالێ پاتی جێنگیز هاتی ئەنجامدان هەروها کارێ ئەکتەری هەر یەک ژەگاڵ گەت وەکو سەر ئەکرانی دیارە و کریس پاین و کریستین ویچ بەرجەستەکردنە لە ڕێزا چوارەم فیلمی ئەکشن و سەرکێشی نیوز ئۆف دە وۆڵد 810,000 دلار لە هەفتیا بووری قەزەنج کریە و بودجەیە فیلم 38 ملیۆن دلاری ئەمریکی بووە و داهاتێنوێ لەسەر ئاستا هەموو جیهانێ 9.6 ملیۆن دلاری ئەمریکیە کارێ دەرهینەریاوێژ ئەلێ پۆل گرینگراس هاتیەکردن یەکۆتگەل لوک دەیڤس بەشداری نویسینە سیناریۆ دەکریە و هەروها ڕۆڵە سەرەکە دو فیلم ژالێ تۆم هانکس هێلینا زینگل و تۆم ئاستۆر هاتیە لەیستن لە ڕێزا پێنجەم ویە هەری داوی فیلمی مۆنستەر هانتەر وەکو لەسەر ئەکرانێت بینن 810,000 دلار ئەمریکی قەزەنج کریە لە هەفتیا بووری بودجەیەوێژی 6 ملیۆن دلار بوو لەسەر ئاستا هەموو جیهانێنها 18.3 ملیۆن دلار ئەمریکی قەزەنج کریە فیلم ژجورێن خەیالیە و بە ئەوای ئەکشن و سەرکێشی هاتیە کشاندن کارێ دەرهینەری ژالێ پۆل WS ئەندرسن هاتیە ئەنجامدان و کارێ ئەکتەریە میلا جۆڤۆڤیچ و تۆنی گاو TA بەرجەستەکردن